لە پەرلەمانی کوردستان واژۆ بۆ لێپرسینەوە لە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان کۆ دەکرێتەوە. سەرەڕای ناشەفافێتی دۆسیەی نەوت و نادیاری داهاتەکەی بە وتەی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانیش بۆ دەرەوەی وڵات هەڵاتووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیکی لەسەر وەزیری سامانە سروشتیەکان بڵاو نەکردوێتەوە. ژمارەیەک پەرلەمانتاری کوردستان سەرقاڵی کۆکردنەوەی واژۆن بۆ هێنانەوەی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان، بەڵام نازانرێت ڕێگا درێت لێپرسینەوە لە هەورامی بخرێتە بەرنامەی کاری پەرلەمان یان نا. کۆکردنەوەی واژۆ بۆ لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 3 ساڵە هەرێمی کوردستان بەسەر بەخۆ نەوت دەفرۆشێت، بەڵام کەس نازانێت تەواوی داهاتەکەی چەندە و بۆ چۆ دەڕوات. پەرلەمانی کوردستانیش نەیتوانیوە لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان بکات. وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزیرەکەشی زیاتر لە 25 سکاڵای پەرلەمانتاران لە دادگاکانی هەرێم و دەستەی دەستپاچی لەسرە. دام و دەستگا چاودێریەکان لە هەرێمی کوردستان کە پێک هاتوون لە پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچی نەیانتوانیوە لێکۆڵینەوەی جدی لە دۆسیەی نەوت و گەندەڵیەکانی بکەن. بە بڕوای ئابووریناسانیش تەنیا ئاشتی هەورامی بەرپرس نییە لە ناشەفافێتی دۆسیەی نەوت، بەڵکو تەواوی ئەندامانی ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و غاز بەرپرسن لە دۆسیەی نەوت کە پێک هاتوون لە سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری سامانە سروشتیەکان و دارایی و پلاندانان. هەرێمی کوردستان لە ساڵی 2014 دەستی کردووە بە فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ و زیاتر لە 50 گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیەکانی بواری نەوت ئەنجام داوە، بەڵام کەس نازانێت تەواوی داهاتی نەوت چەندە و بۆ چۆش دەڕوات. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا خەڵکی کوردستان باجی ناشەفافیەتی دۆسیەی نەوت دەدەن. خەڵک پێش فرۆشتنی نەوت موچەی تەواوی لە کاتی خۆیدا وەردەگرت و سلفەی هاوسەرگیری و خانوبەرەش هەبوو جگە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان، بەڵام ئێستا خەڵکی کوردستان تەواوی ئەو مافانەی لەدەست داوە.